الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد، فإن أصدق الكلام كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. إيمان داراني خۆشەویست، بڕیارماندا ئێمە لەم مانگی ڕەبیعیەکەمە باسی سێ ئاەت بکەین لە ئاەتەکانی قورئان کە ئەگەر بە جوانی بە ئیزنی خوا لێی تێبگەین ئەوە پێغەمبەری خوا بە جوانی ئەناسینەوە. خۆشەویستەکانم، گەشتین بە ئاەتی دووهەم کە خوای پەروەردگار لە سوورەتی ئەلقەلەمە ئاەتی 4 ئەفەرمێ وإنك لعلى خلق عظيم. خوای تعالی خۆشایەتی بۆ ڕەسوول الله ئەدا صلی الله عليه وسلم کە ڕەسوول الله خاوەنی مەزنترین، جوانترین، گەورەترین ڕەوشتەکانە. هەرچی ڕەوشتی جوان هەیە لە مرۆڤایەتیە، هەرچی ڕەوشتی جوان هەیە لە ڕەسوول الله هەیە صلی الله عليه وسلم. خوای تعالی تایە خوڵقاندووە، و هەرچی ڕەوشتێکی ناشرین و ناپەسەند هەیە خوای تعالی لە پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم دوور کردووەتەوە. هەفتەی پێشوو باسی هەندێک لە ڕەوشتە جوانەکانی مرۆڤایەتیمان کرد و دژەکانی. تەماشاکەین بزانم ئەو ڕەوشتانە چەندێک لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەرجەستە بووە. بێگومان ئێمە هەر ئاماژە ئەکەین، ئەگینا هەر بابەتێک یان هەر ڕەوشتێک لەو ڕەوشتانە پێویستی بە چەندین وتار هەیە کە ڕوونی کەینەوە، شی بکەینەوە کە بەچی شێوازێک لە پێغەمبەری خوایە هەبووە صلی الله عليه وسلم و نمونەی لەسەر بێنینەوە. بەڵام ئێمە تەنها ئاماژە ئەکەین بە هەندێک لەو ڕەوشتانە کە لە مرۆڤایەتیە، هەموو مرۆڤایەتی بە موسڵمان و بە کافرێەوە هەر لەو ڕۆژەوە کە خوای تعالی مرۆڤی خوڵقاندووە لەسەر زەویە تاوەکو ئاخر مرۆڤ لەسەر زەویە ئەو ڕەوشتانەی پێپاشە. لەو ڕەوشتانە الصدق والأمانة والوفاء، ئەمە سێ ڕەوشتی زۆر زۆر گرنگن: ڕاستگۆیی، دەستپاکی، وەفا. سێ ڕەوشتن مرۆڤایەتی هەموو بە باش ێزانن، بە پەسەند ێزانن. دژەکانیشی کە درۆیە، ناپاکیە، بێوەفاییە، هەموو مرۆڤایەتی بە خراپ ێزانن. ڕەسوول الله صلی الله عليه وسلم مەشهور بووە پێش ئیسلامیش، پێش ئەوەی کە خوای تعالی وحی بۆ بنێرێ و ببێ بە پێغەمبەر، لە ناو قەومەکەیان مەشهور بووە بەس الصادق الأمین، بە ئەو پیاوەی کە ڕاستگۆیە، بە ئەو پیاوەی کە دەستپاکە و وەفای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەنگی داوەتەوە. وەفای پێغەمبەر صلی الله عليه وسلم بەرامبەر بە خێزانەکانی، وەفای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەرامبەر بە دۆست و خزمەکانی، وەفای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەرامبەر بە مسلمانان، تەنانەت وەفای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەرامبەر بە کافرەکانیش. هەر کافرێک ڕۆژێ لە ڕۆژان چاکەیەکی کردبێ بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، پێغەمبەری خوا لە یادی نەکردووە، دوای چەندین ساڵ باسی کاتەوە. یعنی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ضرب المثل بووە، بە نمونە هێنراوەتەوە لە ڕاستگۆییە، لە ئەمانەتە، لە وەفایە. تەنانەت خۆشەویستەکانم، لەگەڵ ئەو هەموو دژایەتیە کە کافرەکان دژایەتی پێغەمبەریان ئەکرد صلی الله عليه وسلم لە مەککە، مشرکەکانی قوڕەش دژایەتی پێغەمبەریان ئەکرد لە مەککە، ئەوانەیان کە دەوڵەمەند بوون، خاوەن سەروەت و سامانێتی زۆر بوون، سقیان بە ماڵ و مناڵی خۆیان نەبوو پارە و سەروەت و سامانەکەیان لە ماڵی خۆیان نەدانن، سقیان نەبوو کە نەدزرێ، ئەیان هێنا لە ماڵی پێغەمبەرەدایان ئەنا صلی الله عليه وسلم. یەکێک لەو هۆکارانەی کە
وای کرد پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە کاتی کۆچکردنا و لە کاتی هیجرەتە هیجرەت لە مەکەوە بۆ مەدینە لەو کاتە عەلی لە شوێن خۆیان بەجێ ئەهێڵێ یعنی ئیمامی عەلی ئامۆزای لە شوێن خۆیان بەجێ ئەهێڵێ خوای لێ ڕازی بێ بۆ یەکێ لە هۆکارەکانی ئەوەیە کە هەندێ ئەمانەتی سەرگەورەکان و دەوڵەمەندەکانی قوڕەیش کە ئەوان قەراریان داوە بیکوژن ئەو شەوە یعنی هەر کەسێکی تر بێ پارە و سامانەکەیان ئەبا بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئیمامی عەلی ئەخاتە خەتەرترین موقفەوە کە ئیحتیمالەیە بشکوژرێ لەبەر ئەوەی ئەو ئەمانەتانە بگەڕێنێتەوە بۆ خاوەنەکانی ئەمەش ئیتر ئەگەر ئەمە ناو نەنرێ ڕازگۆیی ئەمانەت وەفا ئیتر ڕازگۆیی و ئەمانەت و وەفا لە چیا هەیە صبر و ئارامگەری رسول الله صلى الله عليه وسلم طبعا صبر و حلم خۆشەویستەکانم ئارامگرتن لەسەر ناڕەحەتیەکانی ژیان و حلم بەرامبەر بە جاهیل و نەفامەکان خۆشەویستەکانم ئەمە لە سیفەتە زۆر زۆر جوانەکانی مرۆڤایەتیە لە رسول الله صلى الله عليه وسلم بە ئەو پەڕی گەورەی و جوانی بەرجەستە بووە خۆشەویستەکانم ئەگەر بیری لێ بکەنەوە لە سەردەمێک لە سەردەمەکانە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تاق و تەنیا بووە هەموو مرۆڤایەتی بەرامبەر بووە یعنی لە دژی ئەم بووە کاتێک کە وەحی بۆ دێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تاق و تەنیایە تاق و تەنیایە هەموو مرۆڤایەتی لە بەرامبەری ئەمە لە سەنگەری بەرامبەری ئەمە ئەمە یعنی ئەبێ نازانم یعنی سەبر نەبێ تحمل ناکرێ بەڕاستی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەبێ باوک لە دایک بووە یعنی کاتێک دایکی دووگیان ئەبێ بە چەند مانگان باوکی وەفاتەکە پاشان کە لە دایک ئەبێ چاوی تێر نابێ لە دیتنی دایکی لە دەرەوە خراوەتە لای هۆزێک لە هۆزەکانی عەرەب کە بەنی سەعدە لەوێ پەروەردە ببێ تا 4 ساڵان دوای ئەوە کە ئەگەڕێتەوە چاوی تێر نابێ لە دایکی دایکیشی وەفاتەکە پاشان باپیری عەبدولموطەلیب ئەو ئەبێتە نازکێشی لە جێی باوکی و لە جێی دایکی بێ ئەویش لە 8 ساڵانی تەمەنی پێغەمبەر صلی الله علیه وسلم وەفاتەکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەکەوێتە لای مامی ئەبوو طالب باوکی ئیمامی عەلی ئەو کاتە عەلی لە دایک نەبووە هێشتا ئەو بەخێوێکە ئەو کەفالەتیەکە ئەویش پیاوێکە خاوەن ماڵ و مناڵێکی زۆرە و زۆر هەژارە زۆر هەژارە هەر بەو مناڵیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەبێ دەستکە بە ئیش و کاسبی هەر بەو مناڵیە وەکو لە حەدیث هاتووە لە 12 ساڵانە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم شوانیەکە و بەو شوانیە لە مقابلی چەند قیراتێکە بۆ ئەوەی هاوکاری مامەی بکە ئەمجا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەر لە ژیانیا خۆشەویستترین هاوسەری کە خەدیجەیە وەفاتەکە لە ناڕەحەتترین کاتە ئەو مامەیەی کە زۆر زۆر پشتیوانی پێغەمبەرە صلی الله عليه وسلم لە پێش پێغەمبەرایەتی و لە پاش پێغەمبەرایەتیش ئەو مامەیشە لە 1 ساڵە خەدیجەی خێزانی خەدیجەی بەوەفا خەدیجەیە کە هەرچی ماڵ و سەروەت و سامانی هەبووە کە خۆی تاجیرە بووە بازرگانێکی ناوداری قوڕەیش بووە هەمووی ئەخاتە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و دینەکەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەفاتەکە هەروەها مامی لە هەمان ساڵە وەفاتەکە حتى ئەو ساڵە ناو نراوە عام الحزن يعني ساڵی غەمگینی ئەمەندە ناڕەحەت بووە لەسەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەڵام سەبرەگرێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خۆشەویستەکانم لە ژیانیا 4 کچوو ڕیوایەتەیە ئەڵێن 3 کوڕی هەبووە یان 2 کوڕی هەبووە لە ژیانی خۆیان هەموو مناڵەکانی وەفاتەکەن ئیلا فاتیمە نەبێ ئەویش ئەچپێنێتە گوێچکێک کە بە زووترین کات لە پاش ئەویش وەفاتەکە يعني لە پاش وەفاتی پێغەمبەر صلی الله عليه وسلم بە 6 مانگ فاتیمەش وەفاتەکە لە ژیانتە تۆ هەرچی مناڵەکانت هەیە هەموو لە بەردەم تا وەفات بکەن بەبەر چاو تۆ وەفات بکەن زۆر قورسە خۆشەویستەکانم ئەمە هەمووی سەبری گەرەکە تەحملکردنی قوڕەیش و مشریکەکانی قوڕەیش جوێندان لێدان خوێناویکردن محاسەرەکردن و گەمارۆدانی 3 دانە ساڵ خۆت و هاوڕێکانت و عەشرەتەکەت و بنەماڵەکەت حت لە ئەخیرا طبعا دوای ئەوەی کەوا لە هاوڕێکانی ئەکوژن ئەوە یاسرە ئەوە سومەیەی خێزانێتی دوای ئەوە بڕیاری کوشتنی پێغەمبەریشان دەرکرد صلی الله عليه وسلم قومی خۆت
عشرەتی خۆت کەسی خۆت تۆ بانگیانەکەی بۆ لای خوا بانگیانەکەی بۆ ڕەوشتی جوان و ئەخلاقی جوان ئەوان بڕیاری کوشتنی تۆ بدەن لە ڕاستیە ئەمە ئارامگرتنێکی زۆری ئەوێ پێغەمبەری خوش صلی الله عليه وسلم بە ئەو پەڕی ئارامگرتن بە ئارامگرتنی پێغەمبەران ئارام ئەگرێ پاشان خۆشەویستەکانم کە دێتە مەدینە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کۆچەکا بۆ مەدینە لە مەدینەوە نەبێ ئیسراحەتی کردبێ بڕۆن ئەگەر تەماشای ژیاننامەی پێغەمبەری خوا بکەن صلی الله عليه وسلم قەت دوو مانگ پێغەمبەری خوا لە ماڵا نەبووە بە بێغەزا قەت دوو مانگ ئیسراحەتی نەکردووە مانگێکی ڕەمەزان بە تەواوەتی لە ئەوڵ تا ئاخیر دەگمەن ڕووی داوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەگەڵ مسلمانانە بمێنێتەوە لە مزگەوتا و نەسیحەت و ئامۆژگاریان بکە بەڵکو لە هەموو لایەکەوە هێڕشەکرایە سەر مەدینە و محاولەی ئەوە ئەکرا ئەم دەوڵەتە بچووکە ئەم دەوڵەتە تازە پێگەیشتووی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەناو ببرێ و بفەوتێنرێ بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئیسراحەتی نەکردووە ئەوە جەنگی بەدر ئەوە جەنگی ئوحود ئەوە خەندەقکە 10,000 لە کافرەکان لە ئەحزاب هێڕشە هێنن بۆ مەدینە و گەماڕۆی مەدینە ئەدەن یەک مانگ پاشان سوڵحی حودەیبیە پاشان ئەو هەموو ناڕەحەتیانە تا کۆتایەکەی بە تەبوک بوو یعنی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە ژیانیا ئیسراحەتی نەکردووە خۆشەویستەکانم بەردەوام لە ناڕەحەتیا بووە بەڵام پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەو پەڕی سەبر و ئارامی هەبووە بەرامبەر بە ئەم هەموو ڕووداوانە لە هەمووشی ناخۆشتر خۆشەویستەکانم موامەرات و پیلانەکانی جوولەکە و منافقەکانی مەدینە بوون کە لە ناو مەدینەیە هەژیان بەردەوام کێشەیان بۆ پێغەمبەری خوا موسڵمانان دروستە کرد تەنانەت خۆشەویستەکانم موسڵمانە بەڕێزەکان ئازاردانەکە گەیشتە حەدێک بوختیانیان بۆ ژنەکەی پێغەمبەر هەڵبەست ینی ئێستا زۆر زەحمەتە ینی بیری لێ ئەکەینەوە ئێمە هەرچەند یعنی وەکو بڵێ تەسەووری بکە ناگاتە ئەو تەسەووڕەی کە ئەو حاڵەتەی کە لە زمانی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە خودی پێغەمبەر و خانەوادەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم مسلمانانە ڕوویدا تەسەووری بکەین ناتوانی بیری لێ بکەرەوە یعنی ژنی پێغەمبەر بوختیان هەڵبەسی بۆ ژنی پێغەمبەر زۆر زۆر زەحمەتە زۆر قورسە ئەمە هەمووی سەبری ئەویست جگەل لەوە هەر هەموو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سەبرێکی زۆری ئەگرت لەسەر برسێتی لەسەر ناڕەحەتی وەکو لە خانەوەی لە ناو ماڵەکەی خۆیان بیستوتانە زۆر جار باسمان کردووە کە پێغەمبەر میوانی دێ ئەنێرێ بۆ ماڵەکانی داوای ئەوە کاڵێ بزان کامیان خواردنیان هەیە بۆ ئەم میوانە بهێنین یا ئەم میوانە بۆ مەکام ماڵێ ماڵەکانم هەر هەمویان ئەڵێن والله ئەی پێغەمبەری خوا لە ئاو زیاتر هیچی ترمان نییە لە ئاو زیاتر هیچی ترمان نییە دایکە عایشە فەرمێ یەک ڕۆژ نەبووە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دووژەم لە نانی جۆ تێری خواردبێ لە نانی جۆ ئەگیرا نانی گەنم هەر تەسەور ناکە مەگەر لە میوانیە بینی بێتی جاری وا هەبووە لە برسێتیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەردی بەستۆتە ناوسکی دوو بەردی بەستۆتە ناوسکی حتا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەو هەموو ناڕەحەتی و برسێتی و ناخۆشی و یعنی وەزعی کە هەبووە بە ئەو پەڕی سەبر و تەحملەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سەبری گرتووە بەخشیندەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم جود و کەڕەم لە سیفەتە زۆر زۆر گرنگەکانی مرۆڤایەتین ئەڵێ فڵانە کەس زۆر سەخیە ئێسەیش باسی هەزارەها ساڵی پێشوو ئەکرێت کە پیاوێکی سەخی هەبووە تایە ناوی ئەبرێ مثلا ئەوترێ حاتەمی تەی پیاوێکی زۆر سەخی بووە پێغەمبەر ئیبراهیم زۆر سەخی بووە حتا تەنانەت سەخاوەتی پێغەمبەر گەیشتۆتە حەدێ بڵێم ئەوانی تێپەڕ کردووە سەخیەکانی پێشووی تێپەڕ کردووە تەسەورەکەن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕۆژێکیان پیاوێکی مسلمان وەکو ئێوە ئەبینێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم جلوبەرگەکەی ئەوە نییە بەرگەی زستان ناگرێ بۆیە عابایەکی بۆ دێنێ و جلوبەرگێکی بۆ دێنێ بۆی بەرگەی زستان بگرێ هەر ئەی کاتە بەری و دەرئەچێ یەکسەر مسلمانە داوایەکە یەکسەر مسلمانێ لەنا ئەو مەجلیسە داوایەکە ئەڵێ پێغەمبەری خوا ئەگەر بکری ئەو عابایە بدەیتە من سیرکەن خۆشەویستەکان یعنی ئەو موقفێکی زۆر صعبە بەڵام پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەچێتەوە ماڵدایەکەنێ و شتێکی ترە کاتە شانی و ئەی پێچێتەوەی داتە ئەو پیاوە
سەحابەکان زۆر بێتاقەتە بن، ئەڵێن بۆ واتە کرد بە کابرا. پێغەمبەری خوا خۆی زۆر پێویستی پێ بوو. ئەویش ئەڵێ وەڵڵاهی من نیەتم خێر بوو، وایە نیەتم ئەوە بوو ئەم عابایە بکەم بە کفنی خۆم کاتێک کە ئەمرم، بیکەم بە کفنی خۆم، چونکە پێغەمبەری خوا دەسی داوە پێوە، یعنی بۆ مبارەکی. سەحابەکان ئەیگەڕنەوە ئەڵێن ڕۆژێ لە ڕۆژان نەبووە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم داوای شتێکی لێ بکرێ و نەیبەخشێ. هەر شتێ هەی بووە خەڵک داوای کردووە دایە پیان. جاری وا هەبووە وەکو لە هەندێک لە ڕیوایەت هاتووە 90,000 درهم لە یەک کاتا بە بارێک دێتە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە ناوی مزگەوتە دایەنن. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەی بەخشێتەوە بە مسلمانانە، هەر یەکێ و شتێکی پێدا حتا تەنانەت ئەوترێ بە چم کردوێتێ ناو داوانیان، ئەوان داوانیان کردو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە چم کردوێتێ داوانیان، یعنی ئەوە پارەکە زۆر بووە، لە ئەخیرا 1 درهم بۆ خۆی نایەڵێتەوە، 1 درهم بۆ خۆی نایەڵێتەوە. ئەخر زۆر زەحمەتە خۆشەویستەکانم، خۆت حاڵت وابێ لە ماڵەوە ئەو پارە زۆرە خۆ هیچ نەبێت، تۆش وەکو مسلمانان بەشێکت بەرەکەوێ، بەڵام سەخاوەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم جیاوازە. سەخاوەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم جیاوازە. ئازایەتی، شوجاعەت یەکێکی تر لە صفەتە زۆر گرنگەکانی مرۆڤایەتیە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەو پەڕی ئازا بووە، ئەو پەڕی قیممەی ئازایەتی لە زمانیا، لە جەستەیە، لە قسەکانیا دەرکەوتووە. حتى ئیمامی عەلی ئەفەرمێ کە ئیمامی عەلی خۆتان ئەزانن پیاوێکی زۆر ئازا و چاو نەترس بووە، ئەفەرمێ لە کاتی جەنگەکانە ئەگەر ئێمە حاڵمان تۆزێک شپرس بوایە خۆمان ئەدایە پاڵی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، یعنی لە پاڵی پێغەمبەرە خۆمانمان حەشارەدا. شجاعەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە جەنگی ئوحودا حاڵەتێکی زۆر ناڕەحەت بەسەری مسلمانانە هات، زۆرێک لە سەحابەکان لە پشتەوە کافرەکان هاتنە سەری مسلمانانە، مفاجعەیەک بوو بۆ مسلمانان، زۆرێک لە سەحابەکان ڕایان کرد، بەرگەیان نەگرت، حاڵەتەکە زۆر زەحمەت بوو. بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە شوێنی خۆیان مابووە و بانگی لە مسلمانانە کرد کە وەرن بۆ لای من کۆ ببنەوە، تاوەکو ئەو پەرتەوازەیە نەمێنێ لە ناو سوپاکەیە. دوای ئەوەی کەم سەحابەکان لە دەوری پێغەمبەری خوا کۆبوونەوە، یواش پێغەمبەری خوا ئینسحابی پێکردن تا گەیان دێنێ کێوەکە. لە غەزای حونەینە سوپای ئیسلام کەوتە ناو دۆڵێک، لەم لەولاوە دوو جەوڵ بوو، دوو مەس کافرەکان کەمینیان بۆیان داناوە لەسەر شاخەکانەوە، لە هەموو لایەکەوە تیربانانی سوپای مسلمانانیان کرد. سوپاکە بە حیاتی سوپای ئیسلام ئەوە زۆر نەبووە وەکو ئەو ڕۆژە، يعني وەکو ئەو ڕۆژە تا ئەو ڕۆژە بە حیاتی ئەوەندە زۆر نەبووە، 12,000 کەس بوون، هەر 12,000 ڕای کرد خۆشەویستەکان، هەر 12,000 بەرگەی نەگرت، چونکە حاڵەتەکە وەک باران تیر بەسەریان هات، بۆیە هەر یەکێ ڕایەکردە شوێنێک تا خۆی بشارێتەوە تا بەری ئەو تیرانەی بەرنەکەوێ. تەنها پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم و عەباس نەبێ بەردەوام پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەرەو پێشۆ ئەچوو کە بەسەر حوشترەکەوە بوو. ئەلەو کاتە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەی فەرموو أنا النبي لا كذب أنا ابن عبد المطلب، ئەی فەرموو من پێغەمبەرم نەکدرۆ، من کوڕی عەبد المطەلیبم. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەرەو پێشۆ ئەچوو، ئەوە بوو عەباس هاواری کردە ئەوس و خەزرەج، لەو کاتە ئەوان لایەن کردەوە و هاتن گەشتن بە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. 12,000 کەس بەرگەی نەگرت، بەڵام بە 200 کەسەوە سوپای کافرەکانیان شکان، بە 200 کەسەوە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ساحەکەی چۆڵ نەکرد. ئەگەر پێغەمبەری خوا ساحەکەی چۆڵ بکردایە، ئەگەر ئەویش وەکو ئەوان ڕای بکردایە، حاڵەتەکە زۆر زەحمەتە بوو. بەڵام سەرکەوتنێکی زۆر مەزن بەدەست هێنرا بەهۆی ثەبات و جێگیری پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. شەوێک لە شەوەکان دەنگێکی زۆر گەورە لە مەدینە بیسرا. دەنگەکە ئەوەندە گەورە بوو، خەڵکی هەموو هەڵسان، خەڵکی هەمووی ڕاچەڵەکان لە خەڵ. ئەو کاتانە طبعا دەنگ نەبووە وەک ئێستا، دنیا زۆر کب بووە، ئەم هەموو وەسائلانەی کە ئێستا هەیە لەو زەمانە نەبووە، بۆیە دەنگەکە هەرچەندێ بوو بێ زۆر گەورە بووە لەو کاتە.
لكاتي أو دنگا أو عالمها همو راتشل كان وزور أترسان كاتيك كهندي لبياوكان طبعا دنگا كديار للايك للاكاني مدينة هاتوا هنديك ل زیرەک و پیاو ئازاکان هەڵسان و بکەونە ڕێ بۆ لای دەنگەکە تەماشایان کرد پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە وڵاتێکەوە لەوە دێتەوە یانی لە لای دەنگەکەوە دێتەوە فەرمووی مەترسن هیچ نییە مەترسن یانی بیری لێ بکەرەوە خۆشەویستەکان سەرکردە لای ئێمە ئاخر کەس هەڵەسێ لە خەو یان ئاخر کەسە لە هەموو شتەکان بەڵام پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم كأمانة كونا الرب لا يشوي أنا كبر رمضان تشيبوا تماشا كان في غمر لولا وديته وضلنا ويانا كوالله هيك نيو ما ترسن يعني تماشا آزايتي شاونا ترسي في غمر بك صلى الله عليه وسلم ما بس من ليلة كاتي الله في غمر إخوة صلى الله عليه وسلم آزايا في غمر إخوة بخشندية يا في غمر إخوة بآرامة يا في غمر إخوة رازقوية يعني أمينة يعني هر صفاتك لصفاتك كان يبتدي في غمر باسكين أما خوالا دروسي كردو خوش يسكانم يعني پیغمبری خوا صلی الله علیه وسلم خوا ام صفاتانی تیا چاندوه تا ببیه بقدوه و سرمشق بو ایمه مسلمان اجینا وکو خودی پیغمبری خوا صلی الله علیه وسلم يعني مروف يكلم مروفا كان بلام خواي تعالى بوشيوي بيا كردوه تا ايما بيكن بقدوه خومان والدنيا ببين لبيغمر آياتي بيغمر إخوة صلى الله عليه وسلم كأو صفتانا لا يجي كسي كان أبوه يسا أقر تماشاي صحابة كان بكين يكتوستي بفكرة لا أصحاب كان بيغمر صلى الله عليه وسلم يسا أبو بكر صديق باسي نرمونياني وصدق ورازقوي وبري صفاتي كان عمر يكون خطاب باسي تشاونا ترسي وعدالة عمر بهو مشهورة باسي إمامي عثمان كري باسي حياة وشرم وحندي صفاتي جواني إمامي عثمان كري بلام صفاته كانت تريوكم مروفة إمامي علي باسي عندي صفاتي كري بلام صفاته كانت تريوكم مروفة وهروا أصحاب كانت تري بيغمر صلى الله عليه وسلم أويك حمو صفة جوانا كاني تيا كوبوت ولا لود كشابه بس رسول الله صلى الله عليه وسلم بس رسول الله صلى الله عليه وسلم حرشي صفتي جوان هي لا هي ولا لود كشايه للود كشايه خوش يسكانم يعني لقمي او صفات انايا هل صفتك اقريب يا غمر للود كاه بو اويتو هول ديوكو يا غمر بي بلام الصحابه كان تريك لبواري كاه بويا اصحاب كان في غمر صلى الله عليه وسلم بهرها ميانو صفات كان في غمر يان كو كردوتو كاتيا بهاتاي بو مدينه في غمر صلى الله عليه وسلم اما نصفاتي جوان لاصحاب كان ابيني وات ازاني في غمرستانه وات ازاني ام شاره شاري پیغمبرانه همویان صفاتی پیغمبران تیابو هر یکی کل بواريك بلام هر هم صفات جوانکان لرسول الله يكو ابيته